باشە مامۆستا کە ئیتر لێرە دەژی دەمێ بزانام لێرەش خەریکی کاری نووسین و کاری هوەری یان ئیتر کە بڕیار داوە لێرە بژی خەریکی ئیسراحەت و پشودانی ناخۆی گومان لە هونەرمەند ناوەستێ لە مەڵێ کاری خۆی و بیر و ڕای و بینین و خوێندن و ئەو شتانە بێگومان من زۆر سوودم وەرگرت کە هاتمە ئێرە یعنی یەکەم شت زۆرە بینم فیلم زۆرە بینم کەس پێم ناڵێ ئەوە تەلڤیزیۆنەکەر مەشغولە بە تۆ بەڕاحەتی خۆم ئەفلامە بینم بازە جار سیاست و هەواڵ و ئەو شتانەشە بینم بێگومان ئەگەر ڕووداوێک ڕوئەداتن لە دەور و پشت بێگومان من دانانیشم دوورە بم لێ بێگومان منیش هەواڵەکانیشە بینم بە شێوەیەک ینی باش بێژگەلەوە کۆمپیوتەریش خۆم مەشغولەکەم بە خوێندن زۆر جار شت بۆم دێتن لە هاوڕێیانم لە قوتابیەکانم لە ناو کوردستان لە دەرەوەی کوردستان بیرۆکەیەکیان هەیە سینارەیەکیان هەیە ئەی خوێنمەوە بۆیان دوایش وەڵامیان ئەدەمەوە ئەوەش هەندێک پڕ ئەکاتن لە کاتەکە بۆمان پڕ ئەکا بێژگەلەوە زۆر جاریشە میوان دێنە ئێرە میوان ینی میوان چی هاوڕێکانم بە تایبەتی هونەرمەندان نووسەران ئارێ وەڵڵا هەیە بەردەوام دێنە لام لە هەولێر لە کۆیە لە سلێمانی لە کەرکووک لە بەغا ئەوانش دەرەوەی وڵات دێن بە سەردان بۆ کوردستان ئەپرسن ناسر لەکێ ئەڵێن وایە حەزەکە نچینە لای تەلەفۆنەکەن یا من ئەچم دەیان هێنم یا خۆیان دێن ینی ئێستا باش وەکو جاران نەمایە ئەو لوکیشن هەیە لوکیشن خۆی دێ دەگاتە لای دەرگا وەکو ئەوەی ئەمڕۆ من نردم بۆ مامۆستا دوێنێ بەیانیش نردم بۆی یەکسەر هاتن گەیشتنە ئێرە ئەو ئاسانکاریە بەڕاستی بزانە ئەنتەرنێت زۆر جار ئەڵێن وەڵی شتێکی باش نییە خەڵک مەشغول ئەکایەوە نە بالعکس خۆی کراوە مامۆستا هەموو شتێک باش ئەگەر بە باشە بەکاری بێنی بڵێ بۆ کاری باش کراوە یعنی ئێمە جاران پێت بڵێم جاران یعنی ئێمە مناڵ بووینە گەنج بووینە بە 6 مانگ نامەیەکە نێرین بۆ دەرەوەی عێراق ینی ئۆروپا یا ئەمریکا بە 6 مانگ ناگاتن ینی نامەکە ئێستا بە چرکەیەک ینی بە کامیرە تۆ قسەکەی لەگەلی جوابە دەداتەوە بزانە ئەوە ئەنتەرنێتە ئەوە تەکنەلۆژیە ئەوە ئەو شتانە زانانی زۆر سوود لێ وەرەگری بێگومان زۆر باشە مامۆستا دەمەوێت بێمە سەر هەندێک پرسیاری تایبەتی ئێرەکو دەزانی کە بەڕێستان خەڵکی خانەقینە بەڵام بە منداڵی ماوەیەکی کەم وا بزانم لەوێ ژیاون دەمێ بزانم هۆکاری جێهێشتنی خانەقین چی بوو سیاسی بوو یان چۆن بوو جێتان هێشت خانەقین بێگومان سیاسیە ینی کوردستان هەمووی عێراق هەمووی توش بوو لەگەڵ سیاستش نە بە معنای کارکردنت لە سیاست ینی جیابوونی ڕێی و ئەوە حکوومات لە دوای حکوومات دێتن ینی زەختە کاتە سەر خەڵکەکە سەر بیرۆڕا و ئەو شتانە خۆی بێگومان ینی ئەو ئەسوابانە سەبەبێک هەبوو یا من دووجار چوونەتە کەرکووک گەڕاینەتەوە چوونە بەغدا گەڕاینەوە لە مناڵی ینی لە بیرمە ئەو شتانە بەس ئەزانم ینی هەندێ وردە وردە گەورە بووم زانیم سەبەبەکانی چی بوو ڕەنگە لە مناڵی نازانی مناڵین یاڵە بارێکین سیارە هێنن ئەو وەختە پاس بوو دەرێچین بە پاس ئێمە دا من بێگومان من لە خانەقین بوومە خانەقین شارێکی زۆر جوان بوو زۆر ینی 4 سینەمای لێ دوو زستانی دوو هاوینی سینەمای کۆمپانیای نەوت بێژگەوە سینەمای گەڕۆک ئەهات هین وەزارەتی کشت و کاڵ بوو مانگی جارێک دەهات بۆ ناو شار یان یەک حرەکەیەک بوو ئەوە زۆر تەسیری کرد لەسەر ئێمە
وژن و مناڵ ئەچوونە سینەما یا وەختە چەند فلیمە بینن یعنی ڕۆژی هەینی تابێت بوو بۆ ئافرەتان سعات 4 لە بیرمە ڕۆژانی دیکە بۆ خێزان ئەوانە بە شەو ئەچن سعات 8 یعنی درەنگە ناو شار سعات 8 ئەچن فلیمە بین تا سعات 10 و 11 ئەوە بوو یعنی شارەکە ئەو تەسیرێکی زۆر هەبوو لە سەرمانە ئەوە تابەتی ئەوانە ئێمە کە بووینە هونەرمەند